أخلاق كلا زباني كردية بي أو تري روشت لم ديني إمايا بنشينيا وبنمايا إنسانك كروشتي نبت لا إسلام جينا بيته ولا ناو مسلمانانيشا جينا بيته وإسلام بنماي تايبتي هيا بۆ ڕەوشت و بۆ دەستنیشانکردنی کەسی بە ڕەوشت هەروەکو چۆن بنەماشی هەیە بۆ ناسینەوەی بێڕەوشتی و بێڕەوشتەکان. ئەخلاق لە ئیسلامە ئەبێت بە دوو بەشەوە. بەشی یەکەمیان بریتیە لە هەبوونی ئەخلاق لەگەڵ ئەڵڵایە سبحانه وتعالى کە ئەمە ئەساسە بۆ بەشی دووەم. ئەگەر بێت و لەگەڵ ئەڵڵایە سبحانه وتعالى ئەخلاقت تەواو نەبێ ئەو بەشەی تر کە لەگەڵ مەخلوقاتایە لێت وەرناگیرێ و هیچ سوودێکیشت پێ ناگەیەنێ. بۆیە بەشی دووەمی ئەخلاق بریتیە لە ئەخلاق لەگەڵ مەخلوقاتی ئەڵڵا. گەورەترین بەشی ئەخلاق لەگەڵ ئەڵڵایە سبحانه وتعالى بریتیە لە قبولکردنی تەوحید و پەیڕەوکردنی و پاراستنی تا ئەگەیتەوە پێی. ئەوە گەورەترین بەشی ڕەوشت و ئەخلاقە لەگەڵ ئەڵڵایە سبحانه وتعالى. بۆیە ئەو کەسەی موشریکە ئەوە کەسێکی بێڕەوشتە لەگەڵ ئەڵڵا جەلە جەلالوه و بێڕەوشتیەکەی لە ئاخر پلەیە. و ئەو کەسەی کافرە بە هەمان شێوەی ئەوە و ئەو کەسەی منافقە لە مشریکێک و لە کافرێکیش خراپترە لە بێڕەوشتیە لەگەڵ ئەڵڵا سبحانه وتعالى. بۆیە گەورەترین ئەخلاق گەورەترین فەرمانی ناو کەون و کائینات بریتیە لە تەوحید و ئەو پەڕی بێڕەوشتیش لەگەڵ ئەڵڵایە سبحانه وتعالى بریتیە لە مشرك بون، كافر بون، منافق بون. بۆیە ئەتوانی بڵێیت کەسێک کە کافر بوو کە منافق بوو کە مشریک بوو هیچ ڕەوشتێکی لەگەڵ ئەڵڵایە نییە جەلە جەلالوه. بۆیە هەتا وەکو هەیە باش بێ لەگەڵ خەڵکی ڕەوشتی جوان بێ لەگەڵ خەڵکی هیچ سوودێکی بۆ قیامەتی پێ ناگەێنێ. لە دنیای ئیسفادەی لێکە لە بەرامبەرە ڕێزی لێ گیرێتەوە بەس لە قیامەتە هیچ سوودێکی پێ ناگەێنێ. بۆیە گەورەترین شت کە ئەڵڵا جەلە جەلالوه و قێزەونترین شت کە ئەڵڵا جەلە جەلالوه قەدەغەی کردبێ بریتیە لە شیرک، کوفر، نیفاق. لە حەقیقەتی ئەخلاقە بێت هێ بگەی ئەنجا وەکو بڕیار لەسەر خەڵکی بدەی. نابێت ئینسانێک کە ئەخلاقی لەگەڵ ئەڵڵایە لەو پەڕیایەتی بەهۆی ئەخلاقێکیەوە لەگەڵ کەسێکە لەگەڵ مەخلوقێکە کە لە لای تۆ جوان نییە کە پێچێ لە شەرعیشا ئەوە تەواو بێ بڕیار لەسەر بێڕەوشتی ئەو شەخسەیان بەی بە مولحیدەکە و مشریکەکە و منافقەکە بڵێ بەڕەوشت. ئەفەنەجعل المسلمین کالمجرمین. تانەوەی کەسێکی مسلمان موحید بەڕەوشت لەگەڵ ئەڵڵایە سبحانه وتعالى وەکو کەسێک تەماشا بکەین کە مجرم و کافر و منافق و مشریکە ما لەکم کەیفە تەحکومون. بۆ پێوەرەکان لەلاتان گۆڕاوە بۆ بە بەتاڵ حکم ئێن یەکسانکردنی ئەو دوانە بە یەک نەک بە باشتردانانی مشریکەکە لە مسلمانەکەکەوە زۆر خەتەرترە. ئەوە حکمێکی تاغوتیە چونکە لە دەرەوەی چوارچێوەی حکمی ئەڵڵا جەلە جەلالوه.